سڵاو و خۆشەویستی بۆ ئێوە ئازیزان، هیوادارم کە زۆر باش بن. ڕێزە و حرمەتم بۆ مەلایەکتان هەیە. چۆن کوڕگەل باشن؟ ئەمە تەرتیب بکەمەوەی تر تاوە. ئای خودایە، ئێستا لە هۆڵەندا سەعاتی 9:02 بەڵام هەتا 2 سەعاتیکەش هەر ڕووناکە خۆشەویستان هۆڵەندا. لانی کەم تا سەعاتی 11 هەر ڕووناکە. ئەرە وەڵا چۆن عەشرەت؟ باشە شکر. دەم و باس و خەبەراتان چۆنە؟ باشن. ئەم شەوی جەوەکەمان زۆر مرتاحە بێت و کۆمەڵی قسە و باسمانە بێت لە خزمەتی ئێوەیە. هیوادارم کە زۆر باش بن هەمووتان. ئەرە وەڵا بە ئەمەش قومێکی دەبین بە خۆشیەوە. عافێتی بێ خوا کاک ئارام بە کوێرایی چاوی دوژمنەکان، بە کوێرایی چاوی هەرچی نەیار و هەرچی ئەوانەیە کە ڕقیان لێمانە، ڕقیان لە ڕاستی و لە حەقیقەتە. ئەرە وەڵا 2 دقیقە واسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە، پاشان ئەچینە ناو قسە و باسەکان خۆشەویستان. کۆمەڵە بابەتان بۆ باسەکەم و دوایش دزێکی گەورەتان پێ ناسم کەوت دزە گەورەش ئاسۆ ئەڵمانی لە کەرکووک. ئاسۆ ئاڵمانی. ئەرە وەڵا ئاسۆ مەمەند دزی وای کردووە عەقڵتان ڕێک جامە بێت. ئەرە وەڵا بەڵام جارێ بە کۆمەڵێک وردەشت باسکەم بۆتان ئەو ساسمە ناو ئەو بابەتەوە. تەحەموڵکەن لەگەڵ مامشە و خۆشەویستانی ئارام ئەحمەد. ئەرە وەڵا بەخێر بێت. ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە مەسەلەی عەتا سەراوی خۆشەویستان، طبعاً هەمووتان ئەزانن کە لە هەرێمی کوردستانە جاچە هەولێر و بادینان یاچە سێمانی بێ دادگا و یاسا و ئەو شتانە بوونی نییە. وەکو سەردەمی حیزبی بەعەس ئەو دادوەرانی کە هەیە لە ئاسایشە ئاسایشن، شەقوەشێن، تەعداکەن بەڕاستی. عەتا سەراویان دوێنێ بدۆتە بەردەم دادوەر. دادوەر وتوێتی ئایا تۆ خۆت ئەو سەر تەقانۆتەوە؟ ئەویش ئەڵێ نەخێر من نەم تەقانۆتەوە، من 1 2 3 ئەوە قسەکانی خۆیەکە. دادوەرەکە پێڵێ بابا بڵێ خۆم تەقانومەتەوە بۆی کە کێشەکە حل بێت و ئالم بابەتان. یعنی ڕێک هەمان قسەی ئاسایش بە کورتەکەی ئاسایشی یەکێتی یا با بڵێن پاڤڵ تاڵەبانی ئەوێ عەتا سەراوی بڵێ وەڵا ئەو شتە من خۆم کردومە، باش نییە بۆی شتەکەم شارێتەوە. عەتای شتیوە ناڵێ تاوەکو ئێستا هەروە ماوەتەوە و ئیتر ئایندەکەشی چۆنە بێ ئەویان بەڕاستی من نازانم. ئەوە تەنها کۆتا هەواڵی هین بوو، کۆتا هەواڵی عەتا سەراوی بوو. هیوادارم کە بزانن. پاشان کۆمەڵێک وێنەم بینی هینی حەمەی حاجی مەحمووم، هینی ناویشی ئەو کابرایی تر حەمەی حەمەسەعی کە عەلەساس وەجهی ڕۆشنبیریە، مامۆسا شەرابی ترێ واتە ترێی تەوێڵەوە بیارە مامۆسا شاوهۆ، وەگەڵ کۆمەڵێک چڵکن و گەڕوگولی وەکو کوڕەکەی نۆشوام سەفا چیا، ئەمانە هەمووی چوو بوون بۆ ئێران. باش نییە چوو بوون بۆ ئەوەی کە چوزانم لەسەیادی چلەمی ساڵی نازانم لەشکری بەدرە نازانم چییە. عەزیزان خۆی ئەگەر لە باشووری کوردستانە حکوومەت هەبوایە بەڕاستی ئەم توێکڵات چڵکن و لاتولوتە نانتوانین بڕۆن بۆ ئێران بۆ شتێکی وایە. لانی کەم دەبوایە وەفتێکی حکوومەتی هەرێم بچوایە بۆ ئێران بۆ پیرۆزبایی لەو ساڵیادا ئەگەر خۆیان پێیان خۆشە، ئەگەر ناپێویستی نەکرد. بەڵام کێشەکە ئەوەیە مناڵێکی قوربەسەری داما و لە سێمانیەوە بڕوا بۆ مەلیوان و سنە دژێترۆری یەکێتی و کۆماندۆ و نازانم ئەمانە ئەیخەنە زیندانەوە، ئەڵێن وەڵا ئەمە ئیتڵاعات و ئیش بۆ ئێران نەکات. بەڵام ئەمانە بە چه عنوانی ئەمانەشن بۆ ئێران بەڕاستی؟ بە چه عنوانی ئەو کاراکەن؟ لە کوێی دنیای شتی وایە خۆشەویستان جگە لەو بەڕەڵاخانەیە بێ کە لە باشووری کوردستانە هەیە. واللهی ئازیزان 15 طبعا خۆ من لە ژیانما خراپەم بۆ ئێران و بۆ چێوانە نەبووە. من دژی کردی پاتی قسەم کردەوە 15 ساڵیشە حەزەکەم بڕۆم بۆ ئەو ئێرانە پیاسێ لەو تاراناکەم نەمێراوە بڕۆم. گوتمە نەوەکو بڵێم وەڵا ئارام ئەحمەد خۆی فرۆشتەوە ئیطلاعاتەوە ئیش بۆ ئەوانە کات و ئارام بابەتانم. قەسەم بەخوا نەمێراوە بڕۆم خۆشەویستانی ئارام ئەحمەد. کەچی ئەمانە ئەڕۆن بۆ ئێران بەبێ ئەوەی کە نەسەرکی سی بن نەقنچکی پیاس. من نازانم ئەمە ناوێنێکی لە ڕاستیە. ئەمە خاڵی دووهەم. خاڵی سێهەم پاڤڵ و گەڕانەوە بۆ بەریتانیا شتی زۆر هەیە خۆشەویستان، هێشتا کاتی ناتۆ بۆتان باسکەم. لە دوای 20 مانگە بۆتان باسەکەم ئازانی ئارام ئەحمەد بابزانین وەسعەکە چۆنە بێت. و ئەو پیرانەشم کاتی خۆی باس کرد کە پاڤڵ داوای لێکراوە لە کاتژمێری سفرا کوردستان بەجێ بێڵێ. ئەوە بوو لە ساڕۆژی یەکێتیە خۆی زۆر بە شپرزەیەوە هاوار یەکرد و ناڕۆم و ئێرە بەجێ ناهێڵم هەتا ئێستا ماوەتەوە لەم ڕۆژانەدا سەفەری کردەوە بەریتانیا. من هیچ ناڵێم خۆشەویستان سەر مۆزوعات چونکە هێشتا کاتی ناتوە، بەڵام پەکەکە نابێ بە هیچ جۆرێ متمانە بە پاڤڵەوە بێشێتی بکات.
ئەو وێرانەیشم بینی کە دەرباسی کۆسەر ڕەسوڵ 3 ڕۆژ 4 ڕۆژ لەمەوە پێش کە لە ناوێکێتیە بە سەرۆکی دەستگای میتی ناوێکێتی ناسراوە تورکەکانی بینی بوو و دەرباسیش لەسەر هەمان ڕایە کە پاڤڵ بڕوات. نێشێوان بازانی ئەم پەیامی پێدا بە پاڤڵ جا پەیامەکە هیچ شێ بووە چۆن بووە باجارەوە کوتم بووە سین هەتاوەکو دوای 20 مانگەوانە بزانیشی وەسعەکان بە کوێ ئەگا و چۆنە بێت. لە دوایە کۆمەڵێک قسەدان بووە کەم بەسەر ڕفاندنی ئەم کچە دنیا عادل شتێکی لە بابەتانەیە ناوەکەی لە دوو ئێوە بەیانی و باسی ئەو مۆزوع ئاکرێ من دوو تەرەفە ڕێی خۆم ئەڵێم بەڕاستی دوو تەرەفە لە قسەکانمان تێگەن کە ئەڵێم چی هەم نەقدی ئەو کچە ئەکەم و هەم نەقدی ئەو فراندن و بێنوبەریش ئەکەم کە ئێستا ئەیبیسن وە چیرۆکەکەتان بۆ باسەکەم کە مۆزوعەکان چۆن و چۆن نییە. طبعا خۆشەویستان کاتێککە دژە ترۆر یا کۆماندۆ یا ئەمانە کەسان ئێستا ئاسایشی بەدەست نییە وەزە ئاسایی سلێمانی بێن عەزیزان هیچ نییە ئاسایش بەڕاستی نە ئاسایش نەمدیری ئاسایش نەوانە هیچ ناتوانانی شتێ بکەن بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە کۆماندۆیە دژە ترۆرە وە سکرتێرەتی ماڵی مام جەلالەکە هەموو شتێک ئەکەن بۆ ئەوەی ئەم شتانە بە یاسایی بکەن لە پێشە فرکانەکەیەکەن کەسەکە ئەڕفێنن اینجا ئەچن لە پشتەوە پۆلیس ئەهێنە ناویاریەکەوە وەکو ئەمەی ئەم دنیاە مقدم سەربەز ناوەکەیە بەڕێوەبەری مرکزی بەختیاریە پیاوی شێخ ئەحمەدی نۆکانە بە فەرمانی ئەو گوایە ئەم دکتۆرە ئەم دنیای ڕفێنراوە بەبێ ئەوەی کە مدیری شۆڵتەی سلێمانی ئاگادار بێت چونکە دکتۆر ئارام کە ئێستا مدیری شۆڵتەی سلێمانیە لانی کەم ئەوەندە عەقڵ و شعوری هەیە کە تێبگا بۆ مەسەلەی مادەیەشی مۆبایل و ئەم بابەتانە هێزی دەمامکتار پێویست ناکە هەڵکوتنە دەیشە و بچنە سەر ماڵێک و کچەکەی بڕفێن و بیبەن و ئەم بابەتانە لەبەرەوە مقدم سەرکەوت تەنها دەستکەلایەکە هێزی کۆماندۆ بەکەرە نهێناوە بۆ ئەوەی بەرجێکی یاسایی بکەن بە بەردا و بڵێن پۆلیس کارەکەی کردووە لە سلێمانیە ئەگەنا بەڕاستی پۆلیس هەرچی دەڵێ با بۆ خۆی بیڵێ و ئەوانە هیچ نین دەستکەلان بەڕاستی چیان پێوتێ ئەبێ ئەو کارە بکەن و ئەبێ ئەو قسانش کەن کە لە پشت خۆیانەوە جا ئاسایش بێ یا دژە ترۆر بێ یا ماڵ تاڵەبانی بێ یا نازانم کۆماندۆ بێ ئەبێ ئەوان پێیان بڵێن کە چی بڵێن یا چینە لەبەرەوە پۆلیس لە منتیقەی سلێمانیەوانە هیچ نییە لە ڕاستیە خەڵکانێکی داماوە قوڕ بەسەرن لە خۆیانەوە قساکەن ناتوان ڕاستیەکان بۆ هیچ کەسێک ڕوون بکەنەوە چونکە خۆ ئەکرا ئەگەر کەسێک یعنی ئەگەر یاسا لەو کۆمەڵگایە هەبوایە دەکرا کەسێک شکاتێکی لێ هەبوایە لێ هەیە بچێتە پۆلیس شکاتی خۆیکە دادگا بڕیار بدات و پۆلیس تەبلیغی بنێرە بۆ ئەم کچە باشە ئەگەر هەڵەیەک خراپەکارێکی هەیە تاوانێکی کردووە سوکایەتێکی کردووە با باجەکەی بداڕاستی بەڵام ئێوە کێشەکە ئەوەیە کە پۆلیس لەوە هیچ قیمەتێک و هیچ جێگەڕێگەیشی نییە بەڕاستی یعنی ئەو هێزانەی کە بۆ نمونە دژە ترۆر و کۆماندۆ ئەمانە کە پارەی باشیان بۆ هەڕژاوە بە پارە دوای پاڤڵ تاڵەبانی کەوتون ئەمانە هەموو کارەکەن بەڕاستی لەبەرەوە پۆلیس ناکرێ ئینسان نە قسەی لێوە بگرێ نە حسابی بۆ بکە نە باوەڕی پێ بکە و نە قسە و باسیشیان بەڕاستی هیچ قیمەت و ئەرزشێکی هەیە لە لای خەڵکی کوردستان بەڵام ئەم باسانە ئەوانین بەڕاستی خۆشەویستان ئەم کارە کاری مافیاییە و کاری چەتەگەریە ئازیزانی من خۆشەویستانی ئارام ئەحمەد سلێمانی لەم قۆناغەیە ڕەشترین ڕۆژەکانی خۆی بەڕێوابەت لە دوورەوە ئەمە دیارە لە مێژووی دروستبوونی سلێمانیەوە هەتا کارەساتی بەردەرکی سەرا ساڵی سیوێکە نازام چەنەیە هەتا سەدەمی زەعیم سدیق کەچی لەو شارە کردووە هەتا سەدەمی ملازم مەحسین و ئەم بابەتانە هیچ سەردەمێ وەکو ئەم سەردەمە سلێمانی تووشی سەرکوت و چارەڕەشی و بێهیوایی نەکراوە ڕاستی یعنی ئەوەی کە یەکێتی ئێستا و بنەماڵەی تاڵەبانی بەو شارەیان کردووە لە دروستبوونی سلێمانیەوە لە سەردەمی سلێمان پاشای بابانەوە هەتا ئەم سەردەمان تەواوی داژی کەلەکانی کوردستان پێیان نەکردو ئەمە هەموو کەسی ئەو ڕاستی ئەزانێ و خەڵکی سلێمانیش ئەزانن کەچیان پێکراوە ڕاستی ئێستا ئەو دەفەرە دژە تیرۆر و کۆماندۆ و سکرتارەتی قەڵاچوانان بەڕێوەیە بن بە تایبەتی کۆماندۆ دژە تیرۆر پێکهاتەیەکن لە کۆمەڵێک لە شەلاتی خەڵکی خوێڕی خەڵکی چەقۆکێش تەنها قارەمانیە کە ئەمانە هەیەنە خەڵک بڕفێنن دزی بکەن پەلاماری ناموسی خەڵک بدەن و ئەوەی کە بەعسیەکان پێیان نەکرا بەڕاستی ئەمانە زۆر بە زیادەوە بەڕاستی کردویانە جا ئەم تیمە لە بەرامبەر دوژمنیشدا سەرشۆڕ ڕاکرد و کلکە خەنەوە ناوگەڵی خۆیان لە کونی جرج و زێرا با خۆیان ئەشارنەوە چونکە خەڵکانێکی بەرگەراژین مناڵی سەرشەقامن و مناڵی بێخانەوادن و بەم ڕێگەیە نەبێ ناتوانن تەنها 1000 دینار پەیدا بکەن ڕاستی
وجگە لە چەکداریکردن و نۆکەرایەتی بۆ سەرانی قاچاقچی یەکێتی ئەمانە ناتوانن هیچ شتێ بکەن و هیچ قیمەتێکیان نییە تەنها بۆ ئەو خەڵکە ئازان کە بڕۆن ئاوا خوێن والێکن و پەلامار بن و کشوژنی خەڵک بڕفێن و تعدا بکەن و ئابڕووی خەڵک بچێنن لە ڕاستیە. لەبەرەوە ئەو گروپانەی کە من ناوم هێنان و زۆربەشیان ناساون بەڕاستی ئەبێ خەڵکی سێمانی ئەو دەڤەرە بەتەواوەتی بیان ناسێ بۆ ئایندە کە ڕۆژگاریان یان ئایندەیان ئەمانە وەکو ئایندەی ملازم مەحسینەکان و عەلاکان و نازانم ملازم عەلیەکان بن کە خۆمان ئەزانین لە نەویەکە خەڵک چی لێکردن. خۆشەویستان ئەو کۆماندۆیە کە من ناوەکانم لەلایە ناوی کچەکەشم لەلایە کە هونەرمەندە باوەڕتانە بێ ڕفاندویانە بە 4 دانە کەس باشە لە شوقەیەکە هەتا بەیانی بە گروپ سێکسیان لەگەڵا کردووە ئەوەی ناشێ پێیان کردووە ڤیدۆیان لێگرتووە وێنەیان لێگرتووە بەیانش فڕێنەتە دەرەوە هەڕەشەیشیان لێ کردووە یەک قسە لای یەک زەلام بکەی ئەوە ئەم شانە بڵاوەکەینەوە ئەوش ئێستا ناوێرە یەک قسە بکە بەڕاستی باش نییە چرکەی لێوەنایە یعنی ئەمە ئەم کۆماندۆ ئەمانەیە کاکە سەردەمانێک ئەیانۆت ئاسایش و ئەمانە بەنمونە پارێزەری ئابڕووی خەڵکن بەڵام بەڕاستی ئەمانە شکێنەری ئابڕوو شەرەفی خەڵکن لە حەقیقەتە ئەمە واقعەکەیە. دژە ترۆر من تێناگەم دژە ترۆر ناوی خۆی بەخۆیەتی ئەگە تۆ دژە ترۆری پێم بڵێ تۆ عیلاقە بەسەر قەزیی ژن ڕفاندن و کشت ڕفاندنەوە چیەکە بۆ کێشەی توێ برام ئەگەر ماڵە ترۆریستێکی تیا بوو ئەگەر داعشێکە بوو ئەگەر زایند کەسێکەن گروپێکەن تەقینەوە ئەکەن ئارانی ئەو شارە ئەو منتیقەیە تێگەدەن دەست خۆش بێ بڕۆ سەریان بیانگرێ بیان خرە زیندانەوە بەڕاستی باشە بەڵام منتیقی تیانێ بەڕاستی دوو ژن ئەبێ بەشەڕیان لەسەر مەسائیلی ڕابواردن و سێکس و ئالەم بابەتانە کە دوایی باسیەکەم تو ئێوە هەڵسن تەداخل لە مۆزوعاکەن و لەبەرەوەی کە لایەنێکیان پیاوی خۆتانە چیەکە ئەمە چ ئەخلاقەتێکە ئێوە هەتانە ئێوە تەعتانەی بەمە بگەنە کوێ بەڕاستی ئێوە ئەزیزان ئەم کێشەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە کەسێکەوەیە ناوی هاواری ماموریایە کە بەڕێوەبەری سەرجەم پەیج و سۆشیال میدیای ئێستای یەکێتی و پاوڵ تاڵەبانیە و خاوەنی سنتەری بیوتی ئەفرۆدێتە و پێشتر ئەم کەسە بۆ لاهوری شەرجەنجی کاری کردووە دوای کودەتاکە بە پارە و سیارە و حیمایە و ئۆفیسی جوان و ڕاقی و بە سێکس هاتە لای پاوڵ تاڵەبانی و ئیش بۆ ئەوکات باشە ئەم هاوارە کە خێزانەکەی ناوی شجە کێشەی لەگەڵ ئەم دنیا عادلەدا هەیە بە تایبەت لە کەیزی مەرکەزی ئەزمر کە شین لە ئاشکرا بە چاتی وەتسئاپ قەڕەشەی لێ کردووە و ئەڵێ بڕۆ چی دەدەزێ بڕۆ بیکەواتە ژنەکەی هاوار بەم ئافرەتە ئەڵێ باشە تەنانەت بنکەی پۆلیسەکەشمان کڕیوە ئێمە يعني أما أصلي موضوعك هيش علاقة بس مسألة موبايل وخراب بكهنا وأنا بابتنا ونية كاكا أقل بيوندي بس خراب بهنا موبايل وهي دنيا شو جنك يسر كود هسا وبدا ما انشا لشقامي شي قرب على خا تقيد دو كاس كدو خوش يسالي من عادي كاكي شرطة كتولي يا اساسا ولو بوليس امريكا اي بوناشي جنك سكوتي كوبا بقريرا بقري براسي ها بوشي ابي جنك يسر كود بوي هبي بدا ما انشا هسه تقيد دو غنشك على شعرك أما كيشكية أم دنيا جواتە دنیا لە واڵاکەی خۆی ئەم چاتانەی بڵاو کردوتەوە هینی ژنەکەی ئەم هاوارە وە کردوێتی بە هەڕەشە دوای ئەوە دنیا کە جاری پێشووتر دەستگیر کراوە چۆتە بەردەم حاکم هاوار بە جەماعەتی بنکەی پۆلیسەکەی وتووە بڵێن جوێن و سوکاتی پێکردوین و تەحەڕوشی پێکردوین ئەوان ژوایان بە حاکمەکە وتووە کاتێکیش کە حاکم داوای بەڵگەکە وتوانە وڵا کامێراکان ئیش ناکە ئیتر حاکم بڕۆی پێ نەکردوون و کێشەکە ئەو کاتە ئەوە بۆ ئازاد کرا و مۆزەوکەتەی پێاتوە یعنی ئەم کێشانە ئەگەڕێتەوە بۆ 4 دانە مانگ بە لە ئێستا باشە بەڵام ئەم دنیا یاتە ئەم ئافرەتە ئەم دنیا عادلە بەڵگە و ڤیدۆ و نامەی دەنگی دەستکەوتووە جگەر لەمەیش ئەوەی دەستکەوتووە کە ئەڵێ ئێم برگەکەشمان کڕیوەتەوە ئەوانش لەو شتانە ئەتەسن کە بڵاو بێتەوە و حیا و ئابڕوویە کە نیانە بەڕاستی حیا و ئابڕویان بشێ چونکە دنیایش ئێستا کۆمەڵە شتان بۆ دائەنێم بەکار ئەهێنرێ لەلایەنی ترەوە هەموو ئەم کارانش ئەتوانم بڵێم ماستەر مایندەکەی بەڕێوەبەری کەناڵی هەشتی پاڤڵە کە کێشەی لەگەڵ ئەم کشەدا هەیە هاواریش خۆی دژە تیرۆرە و برادەی نزیکی فەرماندەکەی دژە تیرۆرە ئەلێرەوە ئەمان زاڵن بەسەر ئەو کچەیە ڕفاندویانە بۆ ئەوەی کە ئەو شتانە بەردەست نەبێ و بڵاو نەبێتەوە و هەڕەشەکانی ئەم ژنە لە ژنەکەی هاوار ئەوە بێت ئیشی هاوار خۆشەویستان بردنی کسوژنی جوانە بۆ فەرماندە و هێزەکانی دژە تیرۆر زێر کۆماندۆ لەبەرەوە هەموو شتێکی بۆکە
بۆیە ئەم هاوارە جام قسەکانم بە سەلاحەتەوە قساکەم بەڕاستی ڕەنگە کۆمەڵەشت بپەڕێنم خۆشەویستان لە بێشی خۆما بۆ ئەوەی کەیت ئەوە نییە زۆر ئەوە نەبێتەوەانە هەندشتی باز ناکەم لەبەر حرمەت و کەسایەتی خۆم بەڕاستی باش نییە بەڵام ئەم هاوارە توانیوێتی تا سنوورێک لەم دکتۆرە خانمە نزیک بێتەوە ئەمە دوای ئەوەی لە 4 مانگی ڕابردووە کەناڵی 8 هەوڵێکی بۆ داوە بەڵام ئەم کچە ڕازی نەبووە وەکو وتم ئەم شەڕەژنە ئەم ژنە کێشەی لەگە ژنی هاوار هەیە و کۆمەڵەشتی لەلایە و ئەمە بۆتە کێشە کێسە ئاوە تەقیبەتەوە باش نییە ئەوانی دەستیان ئەڕوا توانیویانە ئەو هێزە کۆماندۆوانە بەکاربێن یاژێترون بچن ئەم کچە پڕفێن و سوکاتی پێ بکەن و ئەمانە پێ بکەن من بەڕاستی خۆشەویستان بابەتەکە ئەوەندە قیزەوەنە من نامەوێ بشمە ناو تەواوی وردەکاریەکانی بۆ ئێوە واللهی لەبەر ئەوانە من ئەوان هەر بە پیاو نازن کە پیاوین بەڕاستی ئەوانە بەڵام لەبەر کەسایەتی و لەبەر حرمەتی خۆم وەکو ئارام ئەحمەد حەز ناکەم بڕۆمە نای کۆمەڵێ مەوازەعەوە کە بەدەست خەمەسەی بڵم کێشەکە 20 بت ئەمە مۆزوعەکەی باش نییە ئەوەیە باشە بەڵام ئەگەر خۆتان تێبگەن لە قسەکانم ئەتوانن خۆتان لە قسەکانم کۆمەڵەشر هەڵێنجن کە بابەتەکە چی بۆیە ئەوەی کە پۆلیس ئەڵێ پەیوەندی بە بابەتی خراپەکەرانی مۆبایلەوە هەیە قسەی قۆڕەکە قسەی پوچەکە کورد و کرمانچی بەزمانەکەی ئارام ئەحمەد پەیوەندی بە چیەوە هەیە بە دگل دانەوە هەیە تێگەیت کەسیش خۆی شەریف نەکا لە ئێمە بەڕاستی باش نییە کەس خۆی ئین نەکا شەڕەژنە پەیوەندی بە ڕابواردنەوە هەیە پەیوەندی بەو کێشانەوە هەیە ئەمیان قسە بەوەڵێ ئەیبیان لەسەر ئەو شتی هەیە ئەیبیان لەسەر ئەمەی هەیە حەز و حەزکاری و بێن و بەرەو ئالەم بابەتانەیە ئەمە مۆزوعەکەی کاکەجان هینا شتێکی تر لە ئارادا نییە خراپ مۆبایل چیە کاکەجان ڕۆژانە لە منەوە بیگرە هەتا زۆربەی زۆری خەڵک لە باشووری کوردستانە خراپ مۆبایل بەکارهێنێت بەڕاستی خراپ مۆبایل بەکارهێنێ هەیە ڕۆژانە 1 ملیۆن جۆنەدا بە خەڵک کاکە لە باشووری کوردستانە هەیە بە ڕۆژانەشی قۆڵ بڵاوکاتەوە زەحمە نەبێ پۆلیسی سێمانی بۆ ناشن ئەمانە بگەن ئێوە چی علاقی بەسەر ئەوەیە کاک کورد و کرمانچی شەڕەژنە و تەواو چی علاقی بەسەر ئەوەیە شەڕەژنیشە لە پشت ئەوە کۆمەڵێکی تر هەیە کاکەجان مۆزوعەکە ئەوەیە باشنی جا ئێستا باسی شتی تیشتان بۆ کەم خۆشەویستانی من باشە دیادەیەکی تر کە من ئەیبینم بە تایبەتی بۆ کەسانێک کە دژی یەکێتی و پارتی قساکان یا ئەلەم بابەتانە دەنگیان بڵاوە بێتەوە کە لەگەڵ شنانە قسە ئەکەن و کۆمەڵی بێنەوە بەرەوە ئەکەن خۆشەویستانی من لە دوایی شەعڵەن چی وەڵی پاراستن خستینێ دا و دەستگای زانێ خستێ دا و ئەلەم بابەتانە عەجیزەکەی من تۆ خۆ خەوێتت داوە بە قوربانە بێت ئەمە مۆبایلەکەی ئارام ئەحمەد باشە ئێستا دەستی هەر کەسێ بکەوێت ئەم مۆبایلە من مێژ میوانم نییە چونکە هیچی تیانە بەڕاستی تۆ ئەگە تۆ دژی یەکێتی و پارتی و سیاسەت دەکەی کۆمەڵێ مەوازە هەیە ئەبێ بە تەواوەتی تۆ بەوریایی و تەعامی لەگەڵاکەی ئەگە تۆ دژی یەکێتی و پارتی ئەگە ژنەکەی خۆش بە ساڵ لێو دوور بوو بە 5 ساڵ لێو دوور بوو تەلەفۆنی بۆ کردی نابێ یە قسەی لا بکەیت لەو بابەتانە باسی مەسایلی ئەخلاقی و سێکس و ڕابواردن و ئەلەم بابەتانە ئەگەر کردێ تۆ گەمژەی لە حەقیقەتە تۆ گەلحۆی بەڕاستی نابێ جوانترین ژن لە دنیادا بتوانێت تۆ بخاتە ئەو داوە کە تۆ قسە بکەی باسی سێکسکەی بۆ ئەوە دوایی کە بڵاو بووە مەڵێ ئای وەڵا فێڵم لێکرا و ئەوە نازانم پاراستن وای کرد و ئەلەم بابەتانە خۆت پیاو بە مەکەورەنە ئەو داوە کاکەجان مەخەڵەتێ بۆ شتانە مەخەڵەتێ کاکەجان ئەڵێن ژنەکە گوایە حەزی لێکە بڕۆ یەکتر لە شوێنەکە ببینن و دوو لە ڕووی ئێوە چواشیش کورتانیە بڕۆ ئیشی خۆتان کەن و ئیتر بۆچی دانیشی ئەم کامێرەگی بەدەستەوە ئەمە و چۆنی تو ئای ئەمە و ئەلەم بابەتانە چیە کاکە تەواو ئەمە مەکە کاکەجان ئەم سەردەمێکی سەخیفە متمانە نابێ ئەم چاوە نابێ متمانە بەو چاو بکە کاکە ئەبێ وەکو ئارام ئەحمەد مێشکی دوو بەش بێ ئەم بەشەیان نەهێڵێ بەشەکەی تر بەشتەکانی ئەم بەشەیان بزانێ بەڕاستی تەواو من شتێکم هەیە ئەمەندە با بڵێ بڕۆمە ئوتێلێک بڕۆمە ماڵی برادێک حەزەکان نووری چاوم بێت حەزەکە برای خۆم بێ هەرکە گڵۆپەکەم کوژانەوە ڕێک هەر دایەگەسێنم هەر هەمووی ژوورەکە کەشفەکەم نەوو کامێرێکی تابێت بچمە حەمامیشە بە هەماشکەوت چونکە سیقەم نەماوە بەڕاستی متمانە نەماوە دژمنەکانی ئێمە نان پیاوانە شەڕکەن لەگەڵمانە یەن ئەچن شەڕی کۆمەڵشتی نزمەکەن بۆ لەبەرەوەی خۆیان بێئەخلاقن خۆشەویستان خۆیان ئەمن کەیسە ئاگەماندیانە ئەوانەی کە لەگەڵ ئێمە دژایەتەکەن ئەمە ژنەکانیانە ئەمە خۆشەویستەکانیانە ئەمە ئیلاقاتەکانیانە باشە کە ماوەیە بەیەکەوە ئەبن پەیوەندی دروستەکەن ئەم لاو ئەولا ئەکەن لە دوای یاشتێنەکەدا بەدەستی یەکتر ئەکەونە هەڵەشە ڕۆشە لە یەکترکردن و حیا یەکتر ئەبن ئەکاتە دژەترۆر و پۆلیس و ئاسایش و ئەلەم بابەتانە ئێمە ومانەن لەگەڵ ئەم بێئەخلاقیە بەڕۆڕن بەڕاستی لە بەرامبەر ئەم بێئەخلاقیەیە تۆ بێ بەڕاستی بە ئەخلاق بیت چارە نییە ئەبێ سەرکوتی هەموو حەزەکانی خۆ بکەیت
محكومي بۆ لە ڕاستی کاکە محکومی کاکە چکە داوت بۆ داهەندێ قسە مەکە وەکوتم ژنێ حەزی لێ کردی بڕۆ بۆ شوێنە بۆ خۆیشی خۆکە و تەواو بەڵام بە ویدیۆ کارەکانی خۆکە نەسیحەتیشتان نەکەم من برادەرێ خۆشەویستان لە ماوەیە لە سێمانیەوە تەسبیحێکی بۆ ناردبووم ئێستا پێم نییە لە ژوورەکەی ترە تەسبیحی هەدی بۆ ناردبووم دەستی خۆش بەدەستم گەیشتووە هەندێک نادەخێت تەلەفۆنێک کرێ کاگەرم ئامانەتێکە گەیشت ئەرێ ڕۆڵ بوتمە لە کاکە ئەمانەتە خەڵک واتە دەفتەرە دۆلاری بۆ ناردووم بڵ تەسبیحەکە ماڵی ئاوا بەیاخوا ئەمە نەپێکەنی و نەبێتەوە لێی کاکە چونکە ناکرێ ئەمڕۆ دەنگ ڕیکۆرد دەکرێت کاکە کە تۆ ئەم تەسبیحە بۆ من ئەنێری ئەڵێ کاگەرم ئامانەتەکە گەیشت ئەگەر ڕیکۆرد کرێ خەڵک ئەوە چەند دەفتەر دۆلاری بۆ ناردووە بۆ یەکەڵێ ئامانەتەکە گەیشتووە نازانێن تەسبیحەکە یا کاکە شاڵە یا جوولێک کڵاشی دووەمیە یا سوزانم گورە کراسێکە بوو لە بەرەوەی سەردەمەکەی ئێمە سەردەمێکی سەخیفە بەڕاستی سەردەمی ئێمە سەردەمێکی ناشرینە بەمانای کەلیمە بۆیە ئەبێ ئینسان وریای بێت ئێستا ئازیزانی ئارام ئەحمەد ئێمە لەگەڵ ئەمانە بەڕۆڕین کۆمەڵێ میدیاکار و تڕە بەناو ڕۆژنامەنووس و سیاسی هەیە ژنەکانی خۆیان ئازاد کردووە و خۆشیان ئازاد کردووە وەکو ئەوەی کە لە ئەوروپا هەیە بنمونە ئەڵێ ژنەکە تۆ لە پاڵ و چێکی بیکە و مشت چیەکەم بیکەم و تەواو ئەلەم بابەتەن ئاوا ڕێکەوتنیان کردووە ناو خۆیانە باشە یەکتریان ئازاد کردووە ئێوە کە ئەمە پیشەتانە بۆچی یەکەن بەم شەڕ و شۆڕ و خەڵک مەشغوڵەکەن و ئای فڵان کەس بکووا و فڵانکەدان بابەتە باش نییە تەو ژنەکە سەکەی دکو بە شەقاوەیە مدی شۆرتە بڕۆ بیگرەکە ڕاستەکەی دەرم ئەوێری نایێت ناتوانێت بۆیە عزیزانی من دەڤەری سلێمانی ئێستا بە تایبەتی ئەو باسی بادینان و دهۆکمان زۆر کردو خۆشەویستان ئەوە لەوێ بنەماڵی بازانیە و تەواو هەموو بێئەخلاقیەک لەوێ ئاگامان لێیە باسمان کردو بەڵام ئێستا دەڤەری سلێمانی سەرسەری سۆزانی شەقۆکێش تعداچی بەڕێوەی بە بەڕاستی چوار پیاویش لە مێچێتیان نییە بتوانێت ئەم بارە ڕاستکاتەوە لە واقع تەواو لە کاتێکا کە من ئەم ڕاستیانە ئەڵێم بەرامبەر بەم کچە کراوە با بڵێن کۆمەڵەشی تیشەیە بە ئینسان بیر لە لاقەتە ناکرێت ئێمە ئەم کچە بەبێ گوناها بزانین لەم هاوکێشەیە وڵا ئەم کچە خوا گوناحە و غەدری لێکراوە ئادەم بابەتەن باشە من بە هیچ جۆرێ جوڵە و کار و کردە و حرەکەتی ئەم ئافرەتم بەدڵ نییە ئەم کچە بەڕاستی ئەوەی کە گیرا ئەم دکتۆرە نازانم چییە تۆ دکتۆری بڕۆ سەرقاڵی کارەکەی بۆ سەرقاڵی کارەکەی خۆ نابیت باشە ئەم خۆ عەزکردنە لە چییە دادەگیان تۆ بۆچی واقعی دکتۆر کێ ئەبێەوە بێت تۆ لە NRT بوویت ماوەیەک هەستایکی وەک کەی 24ەکەی مەسعود بارزانی لەوێ لە بیری مێت وتێت سوکاتن پێکراوە و گێچەڵی سێکسین پێکراوە پاشەوەی کەی 24 وتیان شکاتت لێ ئەەکەین و ڕاست ناگەیت و بەڵگەکانی بێنە هەستای بە ڤیدۆیەک پەشیمان بوویتەوە وتە ڕادوێ پاشە هایتەوە بۆ سێمانی تووشی ئەم کێش و کێشە بوویت باشە تۆ دکتۆری پزیشکی بۆچی تۆ یەک عەرزی جسمی خۆ دەکەی بەڕاستی تۆ ئەم هەموو بادان و سنگبادان لە چیە دادەگیان باشە بۆچی ئەماناکەی تۆ پزیشک چۆن ئەبێ وابێ پزیشک کە تۆ خوێنتە ئەبێ خاوەنی کەسایەتی بخۆ پزیشکەکە ناوەکە نییە بەڕاستی ئەمە بەنمونە ئەمەکە ئیشی تۆیە دادەگیان یەک دەقەت خوا بۆسم خۆشەویستانی ئارام تو ئەگەر دکتۆری تو ئەوەی خەینا هەموو ئینسانە مافی خۆیەتی کە بژی بۆ خۆی ئەوەکە بەڵام بەڕاستی ئەوکەی ئیشی توێ چاوەکەی من ئەوکەی ئیشی توێ جگە لەوەش سەیریکەن خۆشەویست نەخۆشێک هات بۆ لام گوتم دەبێت بەنجی بۆ بەکاربێنم گوتی تۆم بینیوە بەنجم بۆ چییە تو خوا پزیشکی ئافرەت بێت ئەوە بڵێن گەنجی ها بۆ لاو ئەو قسەیشی کرد بۆ خۆشی یا بۆ ڕابواردن تۆ چۆنە بە سوشیال میدیا باسی کە ئەگەر خاوەنی کەسایەتێکی تۆکم و کەسایەتێکی پتەوی چۆن تۆ ئەبێ ئەمە باسکەی کاکیشە بەس پێم بڵێ بزانم چۆن ئەبێ ئەمە باسکەی کوا شوێنێکی ترا چی ئەڵێت ئەمە لەبەر جوانیەکەم ترسم لە چاوەزار و نازانم چی و ئەلم بابەتانە هەیە ئەمە لە ڕاستیە ئەمە ئیشی پزیشک نییە ئەم کارە بکات هەموو ئینسانێک کە پیشەیەکی هەیە ئەبێ خاوەنی کەسایەتێکی تۆکما وەخانی کەسایەتێکی جوان بێت تۆ کە ئەمانە ئەەکەیت ئەبێ چاوەڕوانی ئەوە بکەیت کە تووشی ئەم ڕۆداوانە بیت بەڕاستی ئەبێ چاوەڕوان بیت باشە ئەگەر چاوەڕوانی ئەگەر تووشی ئەمانە نەبی ئەوە بۆ خۆی ینی شتێک هەیە بۆیە توش نابیت باشە
ئێتۆ ئاوا ئەکەیت لە کۆمەلگایەکی تینووی پارەیە لە کۆمەلگایەکی تینووی سێکسە وەڵڵا ئەدڕفێنن بەخوا هەموو شتێکی لێکن بەخوا تەقۆلیەکەن بەخوا هەموو شتێکی بۆ ئەپێشنەوە بەخوا هەزار بێحرمەتی پێیەکەن هەزار شتێک پێکەن تۆ خۆت وەڕەخەیت لەسێوە عالەمە کاکە تۆ خۆت ئەڵێ خەڵچینە وەرن ئەوە ئاوان پێ بڵێن باشە باپیایەک باشی پێ بڵێ بۆ چێژی باسێکی لە دەرەوە کاکەچ ژنی خاوەن کەسایەتی لەسەر جادەیەکی شای پیا و داوای خۆشەویستی لێ بکە ئەوە بکە ناچێت سوشای میدیا باسی بکە بەڕاستی پێویستی بۆ شتە نییە تۆ ئەدەوێ بڵێ چی بەم هەموو سناپ و بەم هەموو فیلەر و بەم هەموو بۆ تۆکسەوە دادەجێ باشە وەڵڵاهی ئێستا تۆ ببەن بۆ غەسلێک بەو دەمانچەی کەسیاری پێشوی و ئاوا بووشم باش نییە پشیتەوە سەر ئەسڵەکەی خۆ ئەگەر نەبووی بە سەعدی پیرۆ کەما کەرکوژی من ئارام محمود نەبوو ئەبی بەوە چونکە هەموو شتێکتان تەزویرە بەڕاستی ئێوە کاکە بەم حاڵەیشەوە بۆچی دەنانیشن کاکە بۆچی ئاواکەن بۆیە بەشێکی زۆری ئەم ڕووداوە کە ڕوویاوە خەتای خۆتە دادەیجێ چونکە ئەو ئیشانە کە تۆ یەکەی ئیشی پزیشک نییە بەڕاستی تۆ خانەوادەکەی خۆشی تووشی شەرمەزاری کردووە من ڕاست و ڕەوان ئێڵێم وەکو ئارام محمود با هەموو کورجێ لێبێت من کچی وەک تۆ یا خوشکی وەک تۆم هەبێ شاخی ئەشکێنم بەڕاستی ئەو شتانە بکات بە مانای کەریمە شاخی ئەشکێنم ئەو شتانە بکات باشە بۆ ئەهێڵم دابنیشێ سنگ و مەمشی باات و قن بادە لە بەدەم کامێرایە بۆ معالەمە شتیوانیە بۆچی دانانیشی خەریکی کاروژیانی خۆ بیت بۆچی دانانیش خەریکی کاروژیانی بۆچی واکەین بۆیە دەبارەیەکەمەوە نەک پزیشک هەر کەسێ خاوەنی کەسایەتی بێ ئەمە ناکات نە حەفلەت هەیە نە بۆنەیەکە نە مناسەبە هیچ شتێک نییە هەر لە خۆ دەرەخێتەوە ئەو کیشی توێ وە قوربانە بە من وەکو خۆم بڕۆم بە هەموو ئازادیەکەیە بەڵام تۆ بەر لەوەی کە باسی ئازادی و کۆمەڵەشتکەی ئەبێ ئەو کۆمەلگایی خۆت خوێنیتەوە هەتا 15 ساڵ بەر لە ئێستا لەم کۆمەلگای باشوورە ژنیان نەکوژ لەسەر مۆبایل چەندین ژن بوو بە قوربانی کە بۆی نەبوو مۆبایل هەڵبگرێ ئێستا مۆبایل ئاسایی بوو باشە چەند هەزاران ژن بێحرمەتی پێکاسە ڕووی ڕەسەن ڕەسم ئێستا هەر ژنی ڕەسمی خۆی دائەنێ ئەمە قۆناغ بەڕاستی تێگەیت تۆ لە کۆمەلگایەکەی ئەبێ ئەو کۆمەلگایە بخوێنیتەوە دەوروبەرەکە بخوێنیتەوە بەپێی ئەو هەموو مەرجە کۆمەڵایەتیە کە هەیە ئەبێ ئەوە هەنگاو بڕێ بەڕاستی ئەگەر لەمە تێپەڕیت کرد زیادە ڕەویت کرد لە حەقیقەتە تۆ تێئەچیت کۆتایی پێ ئەمە باسی لەسەر کۆنەپەرستی و مۆدێڕنی و ئەرە بابەتانە نییە واقع وایە واقع بەڕاستی تۆ لە کۆمەلگایشە هۆڵندیا ناژیت تۆ لە کوردستان ناژیت بەڕاستی کە تۆ ئەمانە کرد تووشی ئەم پیاوانە ئەبیت تووشی هاوارە بیت تەواو ئەو ئاگرەی کە لە کۆمەلگا هەیە ئەسووتێنێ دوجار باشە ماریا کە براکەی کوشتی ئەو کچە جوانە بۆچی وای لێ هات بوو بە قوربانی جوانەکەی بوو بە قوربانی جگەرە بوو بە قوربانی مەشروب بوو بە قوربانی کۆمەڵێ ژن و پیاوی سەخیف لە کۆمەلگای باشوورە باشە بوو بۆی کە شەوانە لە بازاڕ و شەقامەکانە ئەمایەوە لە کافتریاکانە ئەمایەوە تووشی ئەو بەڵایە ئەبی بەڕاستی کاک ئەوە کابرایەکی نەزان کابرایەکی چەکداری سەرسەری یەکچێکی پێیە دەسەڵاتی هەیە کاتێک تۆ بەم جسموشتەوە ئەبینێ بە 1001 جۆر خۆ جوان کردووە خۆ با ئەدەی باشە ئەڵێ ڕیکلام بۆ چای ئەحمەدیەکەی باش نییە بەردەخەنە بەرپێت بۆی بکەوی خۆگاڵتە نییە تەواو زۆر حاڵتمە بین و ئێمە لە ژیانەکەک لە تاران نبینیمانە براکەم خەڵەکە بووە ژنێکی خۆشی سوچۆ کشتێتی کە بۆی نەبووە تەواو تووشی ئەوە بێیانی تۆ بێ ئاگاداری ئەوە بیت دایک و باوکی دەبوو پێشتر پیان بوو تێم شتانە مەکەت عەزیزەکەی من داینشە بۆ خۆت بۆی تووشی ئێستا نەیە بڵێ وەڵا سلێمانی وا هەمووی ترۆرە هەمێ بەتەنە کشەکەی خۆشی ناو یاریە بە قوربانە بمێوە کە ناو ئەوچێتە ناو ئەو یاریەوە تووشی ئەو حاڵتان نابی کاکە تەواو ئەزانم ترۆریست لە باشووری کوردستانە کۆمەلگا بڕێەوە با سلێمانی هۆلێر و ئالان بابەتانە بەڵام ئێوەش خۆتان مەخێنەوە ئەو یاریانەوە کچەکانتان مەخێنەوە ئەم یاریانەوە ئێستا ڕەنگە خەڵکێ بڵێ ئارام محمود تۆ کۆنەپەرستی تۆ عیب ناکەی تۆ درۆکەی تۆ ڕێگەی خوشەکەی خۆوا بکە ڕێگە ئیشنەکەی خۆوا بکە کاتێک کە ڕێگەی خوژن و خوشەکەی خۆ نایی دەمت داخەیت قسەی قۆڕ مەکە بۆ ئارام محمود تەواو من بە ئاشکرا من خۆم ڕێگە نادەم کاکە من ڕێگە نادەم تەواو خۆمە پێویستیم بە تۆ دەلەسەر نییە کاکەجێ حتى تۆ هەر بڵێ ئارام محمود کۆنەپەرستەوە ئارام محمود ئەمە ڕێگە نادەم و تەواو کورت و کەرمانچی چونکە ئەزانم کە تۆ سبەی سوکاتیم پێیەکەی کاکە کابرا خوشکێکی لەبارەی ئەخلاقیەوەی کە کۆمەلگا پێی ئەڵێ خراپ بێ ئەمە نە قسەیەکەن باسیەکەن ئەمەندە پەلامارین کابراشی خوشکی خۆی کوژێت باشە 40 ساڵ دوای ئەوە ئەم کابرایە بمرێ
ئەوە کێ بوو مرد ئەوە بوو هاچ ساڵ بەلەسە خوشەکەی هین بوو کوشتی ئەو کەسەیە لە دوای کوشتنەکە ئێوە هەر لێی نابنەوە کاکە هەر باسێکن ئێوە لەم لایشەوە کە دەمە کوتن کاکە ئازادیۆ ئازادی نییە کورت و کرمانچی تۆ ئاگاداری خۆ بە کاکە ئاوا مەکە ئاوات کرد ئاوات لێت وەکو ماریە ئەکوژی ئەو کچە جوانە بوو بە قوربانی بە خوتو خۆڕایی کێ وای دەکرد کۆمەڵێک پیاوی خێڕی ئەوانە وایان دەکرد بە ناوی ئازادیەوە باش نییە ئەوە لە لایەوی دووهەمە قەولم پیاون لە مەسەلەی پیاسەکەم بۆ باسەکەم ئێستا لەم ئەوروپایە دێن ڕێکخراو پێیا بووە خەبات و تێکۆشانەکەن دژی فێمینیزم ئەڵێن ئەبێ ژنان بگرنەوە بۆ ماڵەوە نابێ ژنان دابنیشن لە خەریکی کار و کرێکار و بەدبەختی و قوربەسەری بن باشە ئێستا پێشەوە ژنانی ئەوروپی بیرەکەنەوە کاکیشە ئەیانە بگرنەوە بۆ سروشت بگرنەوە بۆ خێزان بگرنەوە بۆ ناو خانەوادەکان کەسەر لە نوێ دێژە بە ژیان بنەوە نەک ئێستا بوون بە کۆیلەی کارگە و بازاڕەکان باش نییە ئەوەیە کچێک جوانە ئەچێتە هەر شوێنێڵە وەرە ئیشکە لە خزمەتە ئیش بۆ سێکسەکەیە خۆ لە بەرخاتی خۆنی تۆ کاڵای لەم سیستەمە سەخیفەیە باشە ئەگەر ناشین بی ڕێگەت پێ نادا کیش کەسێ وەرە ناگرێ بۆ ئیش باشە ئێستا لە ئاسی دنیایە جوانترین کشەکان شانسی ژیانیان هەیە باشە پێنج کچ بەجارێ شۆکا بە پیاژی کوێتی لەبەری دەوڵەمەندە لەبەری پارەیە چونکە هەمووشێ بوو بە پارەوە بە کاڵا کاکە چوارژن شووی پێیەکە چوار کچ بە یەکەوە شۆکەن بە یەک پیاو لەبەرەوەی پیاوەکە ملیۆنێرە پارەی هەیە ئەڵێ تەواوم بۆ خۆم ئەژیم شووناکەم بە کوڕێکە سۆڵکەرەوە هیچی نییە پارە هەبێ تۆ هەموو شتێکی پێی بکڕە کچی پێ بکڕە شێوای لەوە کردووە کە ئینسان ئاوا بێحورمەت بێت ئەو سیستەم وای لێ کردووە کاکە بەسە بە ناوی فێمینیزم و مۆدێرنیزم و بە ناوی قسەی قۆڕ و قسەی پوچەوە ژنتان بەدبەخت کردن بە کاڵا فرەتانە سەجادەکان سوک و سەلیمتان کردووە بەڕاستی یەک خێزانتان نێژدە لە کوردستان و لە ئەوروپایش کە قسەیشەکەی من کاکەوانە کۆنەپەرستن کۆن بڕۆ بەلای خۆت بە تۆ خۆت نەزانی بۆیە وای بیرەکەی بەڕاستی کۆنەپەرستی چیشی ئینشەڵا لەو لایڤەیە هەمووتان داوەتەکەم هەموو خانەوادەکان چ لە ناوچێ دەرەوە لەو لایڤە بەشدار بن چەند ڕۆژی ئایندە ئینشەڵا تەمەن باقی بێ و لایڤاکەم هەمووتان گوێتان لێ بێت بۆرەوە ڕێی من بوو لەسەر ئەو مۆزوع بەڕاستی خۆشەویستان نە ئیلاکەس مۆبایلەوە هەیەم کچە نە هیچ مەسەلەی ژنە شەڕی ژن دوو ژن شەڕیانە لەسەر کۆمەڵی مواسی پشتەکە چیتریش هەیە من ئەیزانم بەڵام من نایڵێم بەڕاستی قیزەونە حەز ناکەم سوناوی یانەوە گاکەشە مێکن بە مۆبایل مدیری بەڕێوەبەری نازانم هینایشیە و تێبێژی پۆلی سیستێمانی مەڵێ لەسەر مۆبایلی چی کاکە عیبە بەڕاستی تۆ دیزە بە دەرخۆنیەکەن و تەواوە کاکەشە وازی لێبێن هەندێک شتێ لە کودواری خۆمانە ئەڵێ چیرکە لە شتێک نازانم ئەو شتە پیسەکە ئەوەی لێ بکەیت ئەڵێ بۆگەنەکەی بڵاو بێتەوە باشە بۆی بۆگەنەکەی بڵاو نەبێت تۆمیش سەد قاپێکی خەمەسەر کاکەشە باشە لێرەوە بە هاوار ئەڵێم یەک تۆز پیاو بە کاکە قەی ناکەم مناڵێکی لوسی یەک تۆزی پیاو بە کاکە تۆزی شەرەف و هەبێ تۆزی ئابڕوو هەبێ بەڕاستی کاکە تۆ دەست لە هەموو شتێک وەرئەدەی کاکەشە تۆ شەرم ناکەی بەڕاستی کاکە تۆ کوڕی کابرایکی لە هەڵە بجێیە باش نییە بەسە ئیتر کاکە ئەم پارەیە بوو بەشی بۆ چیوە خۆتی بێحورمەت و بسوک و سەلیم کردووە کاکە تۆ ئەی هاوار تۆ هیچی بۆ خۆ نێشتۆتەوە کاکە هیچ کاکە ببە بە پیاوێکێکی ئۆکەی موچەیەکەیە بۆ خۆ بیخۆتەوە کاری میدیایی بۆ پاڤڵ تاڵەبانێکی ئۆکەی کاکە جان تۆ ئەخلاق هەبێ کاکە یەک تۆ زۆر نەکاکە تەنها لە سەدا دە ئەخلاق و شەرەف و ئابڕوو هەبێ بەسە بەڕاستی کاکی خۆ ڕەنگە تۆ ئێستا ڕقی لە من بێم کام قسە ناکەم زۆر شتیش لەسەر تۆ هەیە کە من نایڵێم بەڕاستی لەبەر حورمەتی خۆم نایڵێم کاکە چۆن تۆ زۆر خراپی بەڕاستی کاکە زۆر خراپی زۆر نائینسانی تۆ بەڕاستی تۆ دەستت لە هەر هەموو شتێک کاکە وەڵڵا سێکس ئەوە نایەنێ کاکە تێگەی وەڵڵا پارەش ئەوە نایەنێ سندان لەو پارەش بدە کاکە پارە ئەوە نەخۆشە کە پێی بژی درا باشە سێکس ئەوەندە خۆشە کە ئینسان بیگی کاکە ئێوە نەخۆشەویستی ئەزانن نە عیشق ئەزانن نە ئەوینداری ئەناس هەر کەس هەڵەسێ پێوێنیشتیەوە باشە مەخول نییە لە سێمانی لەمەوەی حەفلە کراوە مەسئولێکی گەورە ئەندامی سەرکردایەتیەکێتی لە بەر تاڵێتەکە ڕاوەساوە هەتا لە ژوورە گەشتنەکە سێسی کردو وەڵڵا بە گۆڕی حاجی ڕسمی ژنەکەشم دەلایە بە گۆڕی حاجی عەلی باوکم ڕسمی ئافرەتەکەشم دەلایە بێتی تاوالێتەکەەوە سێکسی لەگەڵاکتەوە مەسئولی گەورەیەکێتی ئەندامی سەرکردایەتێکێتی لە بەر دەرگاکە دەستەکە حیمایە کرد تا کابرا ئیشەکەی خۆی کردووە ئەوە حیزبە کاکە تۆ شەرم ناکەن ئێوە کاکە گیان چین ئێوە چی دەعبایەکن ئەوەی کە ئێوەی کرد هەمووتان خەریکی ژنی یەکترین ئەی هاوار هەمووتان ئەیلەوە من چەند جار باسم کردووە کاتی خۆی لە برایم پاشا کوڕێکە بوو ناوەکەی نا بەم ڕەنگە سەپی بوو بێت دوور لە ڕێی ئەوە زۆر سەرسەری بوو دەستێکی ئەرشمی پێچە ئالێرەیە وەکەتە مۆدێری بوو چەقۆیش ئەوڵکە لێرەیە هەر خەریکی شەڕ ئەوانە بوو ڕۆژێوەتی کاگەرام وڵا ئەمێ ژن بێنم
يوتم والله بياوتي كجني بين الكلام عالم أبيته أمشر والشور وآجاويج لم قرك إبراهيم باشا والله ممنون تبين وتي آخر كاكا كيشيك ميوتم تشير وتي كشيك مخوج هي براكي رفيق ما شندين صالة من هذا الشيء أو مالا أكم كبراكي رفيق ما أجر يسب سم دواي أو كتب كم ألين بخواله بكشة كمان هذا الشيء أمي كله أما بو من عيبه خيري أو كاتا أو محترم بوكاكا يعني خيري أو سدمانة أما أنت شريبو كشاكي خوشويس دبر هذا الشيء مال يعني كده براكي براكي بوا في عيبو داي كشاكي خوشويس كيف كات باشا خيري أو سدمانة أوابو خيري نوراسي أشتاو بينجو تاو كنا وطالع باشني أو كاتا خيري كان أوابون إيسا عندامي سركداتيا باشا خيري بكو أوجنها هالخيري بمعنى كلمة أوه خلق عيش لك قال باسي اخلاقي مال مكه كاك يقول ايوا هيش تنمو هيش كاكا يعني من تناقم بوشي سياسي كود دوله من يكود هيش تنازاني الا سكس وقمار خواد النبي ويو يكش دهنا انتني كاك ايوا ها بو لم باشورا يك دهنا انتني ايوا الا يا افلته يا مشو خوانوا يا قمار كدنا هيش كاتشوار كاري باشا تنبالي بوشيتو كاكا شوار كارجا دابرين شواشد كان شوار أو كان شوار كتيب شابن وكو علي كمال وكو أمانة أو هم إيش باشك أو أنا كده أنا بوشي أو تاني وهيش تنازل كاكجي باشا شاتن لويه كاكا ميديا كان كوا كاتوا وكش زوج جوانا بزن نخيت إنه بوسك وخاله بومان شيء كات إنه بوس وبو كاكجي تتوب بزنك باش متتيبي كي يقول كاكا مشو بينه بو باقي بوش خيبان بابتان إيش تان هالبو بما هو إيش كنازل كاكجي ما أخلاق وقت وقتها يقسجنا كي ما والله براسي دل ما أنت قسنا كنكاك توسي عبروت أنا بيه لبرو دباريكم بوها ورا بس كاشي بس تشاوك توسي بأدب خود عائلك رابقرا بس كان ميداي خوك قصبها ممان بلي بحرمة شمال بيبقى مشكلة نية برام كاك توسي أخلاقها ببرام توسي عبروتها بيه توسي كلامتها ببرام باش دي أو بقى أسنورة مرة يتركاكي من بخوانا بافل وفاي بو دبي بخوانا كيش كسي وفاي بو نايب بو ايد باباش بزاريت بخوا باجكي اديد ارا محمي ببيسا حتى تناتواني اوامل هربي للسيمانيه لبرويك هل خليشي افت وسيرس لقل كوماندو لقل جتو لقل اسايش لقل جوان باتنا تعدال هرم كسيب كن كاكا كشي خلق برفين جني خلق برفين تعدال ابري خلق كن كاكا سبيني تقنون بيتنا بريمي خو خلق تاسني قبوليك اواجني عزيزه آسو ألمانيا كيا والله أو آسو ألمانيا أو يكلو كركوكيا أو آسو يكدويتي قسم بخوا مجا شاناس للسيمانيا كذبتي لزيولة جدية باشا هندي زويزا فروشتوا باوركن إقياوتو أو آسو ألمانيا لما يشر رايك بو ألمانيا لم شروجا قراوتو بو مطاريها وليرو شلو بالسيمانيا باشني حفتي بيشو لكوبونوي مكتبي سياسية هي شتي پیش تابونی کوبونوکا شاناس ابراهیم احمد كجورترين دزل باشو لي كل سنه السيمانيه باشا كخوش دز جوركا على من قسم هي اما باسي كوبونوكا يشتي بوكم ادمي سكدتي يشتي على من دموي اسدو باب قسم كم تابته بكركوك يا كميان لسر خاندني خانه قايشوني اواز دالي السعودي اي رقيب لكركوك كروخين راو وشاناس نار زايد البريو كيشتي نيتوانيو بالسغاي لو شنكات اما اوكي بابەتی دووهم سەبارەت بە پاشا گەردانی و داگیرکاری و فرۆشتنی زەویەکانی کەرکووک و شۆرا و سۆنۆ گۆلی و تا حوسڵۆسی و گەڕەکی پەنجاعلی شاناز بتوێتی دەمەوێت بزانم ئایا یەکێتی ئاگاداری ئەوەیە یان بە پرسێکی باڵای یەکێتی لە کەرکووک ناڕاستە خۆم بەسی لە ئاسا ئەڵمانی بۆ خۆشەویست سەمیارەمەحمەد تەوان بۆچی ژوارێ بڕواتانە بێ خۆ من کام قسە ناگێڕمەوە مەسەلەکە شاناز چۆنە شاناز ئەگەر لە کەرکووک و لەوەی ئاسا ئەڵمانیە بەشی هەبووە قسەی ناکرد مەسەلەکە بەشە بەڕاستی بەشی ئەویتیایە ئۆکەی بەشی ئەویتیانی ئاوا ئەو هاکات بەڵام دیسان هەڵوێستەکەی باشە دەستی خۆشی شاناز بەڕاستی بۆ بەرامبەر بە ئاسا هیوادارم ئەو کارە بکات پاشان ئەڵێ ئەم زەویانە کێ لە پشتێتی کێ حەقی داوە ئاوا هەڕاست بکرێت پارەکەی بۆ چییە باشە ئاوا کۆبنەوەکەی قساکە کاتێک کە ئەم باسە ئەو ڕژێنرێ ئاسۆ خۆی لە ئەڵمانیا بوو خۆشەویستان ئەمەوێتەوە بۆ 10 ڕۆژ پێشتر هەفتەی 10 ڕۆژ بەر لە ئێسا دوێنێ بیا پێرێ بوو لە فڕۆکانەی هەولێر کە ڕاوەتەوە باشە بەڵام پاڤڵ پشگیری خۆی بۆ شانە دەربڕیوە و پێی وتووە
ئەم بابەتە هەستیارە بە دۆداچوونی بۆ بکە لێ کۆڵینەوەی تیا بکە و پاڤڵ پێشنیارەکە کە لیژنەیەک بە سەرۆکایەتی شاناز و هەر یەکە لە ڕەفعەت عەبدوڵڵا و دکتۆر نازانم خەسرە و گوڵ چێ خەسرە گوڵ محەممەدی چێ هاوکاری بن و بە شانازی وتووە تۆ مخەوەلی چی ئەەکەیت و چۆن و لە چێ کۆڵیتەوە من پشتیوانی دەکەم نیشاناست جا هیوادارم ئەو لیژنەیە کە ئاوا دروست بووە بزانەکە کە ئاسۆ ئەڵمانی چی کردووە منش لێرەوە پێتان ئەڵێم کە لە کەرکووک بۆیان ناتوە ئاسۆ ئەڵمانی خۆشەویستن تەواوی زەویەکان جام ئاسازانی ئاسۆیەکامەیە ئەم ئاسۆیە ئەوەیە کە یەک زنجیری بۆ ژنێکی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کڕێ بوو بە دەفتەرێک و $2000 بەس 6 ئەلم بەوتان $12,000 باش نییە بۆ ژنێکی مەکتەبی سیاسی کە ڕەفیقیشێتی ها ڕەفیقی گیانی بە گیانی جاسێری کە ئەمانە چەند بێشەرەفن خۆی دوژنی لە کۆڵن داناوە خۆشەویستە گروپی تایبەتی لە کۆڵن هەیە کەچی ئەچی ئەوەی شەکات جا تۆ وەرە ئەمە یەکێتی خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆیە ئاسۆ ئەڵمانی تەواوی زەویەکانی شوورا و تا بناری سیلسیلەی شاخەکانی سیەکانیان لە مەدخەلی هەولێر بۆ کەرکووک تا مەدخەلی سلێمانی بۆ کەرکووک درێژ ئەبێتەوە بۆ پەنجاعەلی و بۆ حەولیەکە من ناوەکان ناکەم ڕاستی باش نییە هەموو ئەمانەشیان بە زەبری هێز بەدام و دەستگاکانی حکوومەت ئەوانەی کە یەکێتین لە کەرکووکا و لە ناو شوێنەکانە هەن زەویەکان بە ئالاتی شارەوانی تەخت و ڕێک ئەکا و بە هەمان شێوە دایرەی کارەبا و ئینەکە کارەبای بۆ بەرێ و هەروەها عەمودشتەکانی پێدانێ و دایرەی ئاوڕێژ وا لێکا کە هەموو شتێکی بۆ بکە دوای ئەوە پارچە پارچەیەکات و دەڕێگەی کەسێک بە ناوی خاڵە ئومێد کە سەری مارەکەیە و هاوڕێی تایبەتی ئاسۆیە لەگەڵ خۆی بۆ کاتی خۆی لە ئەڵمانیا هێناوێتەوە زەویەکان ئەفرۆشێ دەڕێگەی دەڵاڵ و نووسینگە و مختاراتەکان کە تەقدیر ئەکرێت بە هەزاران دۆلم زەوی فرۆشتە خۆشەویستان باش نییە 6 مانگ بەر لە ئێستا تەنها لە یەک گۆش بەیە 360 دانە دۆلم زەوی لە نێوان شۆرە و بۆ کوردەمیر تا ئەگاتە سیلسیلەی بەرزایەکانی سێکانیان باشە کە ئەم شوێنەکەتە پشتی کەرکووک واتە تەنها بۆ پارە ئەمانەیان نیاوە بە حەشی شعبی بۆ پارەکان وەرگرتووە حەشی شعبی وتوێتی من بۆ ئەو شەهیدانەی کە هەمە دابەشەکەم بەسەر ئەوانە و ئەمە بۆ ئەوانمانەوێ جا تۆ وەرە لە کەرکووکە عەرزەی کوردی عەرزی کورد بفرۆشە بە حەشی شعبی کە بیکا بە خان و فڵان و فلان بۆ شەهیدەکانی خۆی و بۆ کەسوکاری خۆیان و بۆ ئیشوکارەکانی خۆیان ئەمەیە شەرەف و ئابڕووی ئاسۆ ئەڵمانی ئەمەیە کە ئەیان کەرکووک دڵی کوردستانە و کەرکووک قورسی کوردستانە بس ئاوا بس ئەیفرۆشن لە پێناوی پارەیە بۆ ڕابواردن و ئاڕەخواردن و خێڵەتی بی ئەخلاقی لە ئەوروپا و لە کوردستان باشە ئازیزانی ئارام ئەحمەد دوای پرۆسەی ئازادی لەلایەن حەبیب شەوقی حەمەخان خەڵکی گوندی شۆراو کە پێشتر بەرپرسی گومشی ڕانیە بووە کرایە موختار هەر ئەو کاتە بە پشتیوانی جەلال جەوهەر کە جەلال جەوهەر لە دوایە بوو بە گۆڕان و ئێستا پێم وازیێناوە بەهۆی نزیشی لە ڕەفعەت عەبدوڵڵا پشتیوانی کراوە و ئەو ناوچەی دروست کردووە بەم هۆیەوە ئەویش زۆر سودمەند بووە و پارێکی باشی بۆ خۆی بردووە لەو کاتەیشا ئەوەی کە بە من گەیشتووە پارتی کەسێکی سەربازی دژی ئەمانە زەق کردوتەوە کە خەڵکی سۆنە گۆلێ و بە تەنیش گوندی شۆراوە بە ناوی نەجم کەرکوچی ناساو بە نەجمەشێت بە هەمان شێوەی حەبیب شەوقی ئەویش لقی پارتی پشتیوانی ئەکا و بە هەمان جۆر شۆراوی کە چۆن ئەوەی کردووە با بڵێن ئەمیش ئەو ناوچێکی بۆ خۆی دابڕیوە و کردویانە بە شۆراوی پارتی واتە شۆراوی پارتی هەیە شۆراوی یەکێتیش هەیە ئاوا ئازەکانی ئەم وڵاتی ئێمە ئەدزنەوە تەڵێنێک دواتر هێواش حەبیب یان دەرکردووە برایەکی زاهیر شکور جێگری مەڵبەند و جێگری تەلەڤیزیۆنی کەرکووک بە ناوی تاالب ناساو بە تالە شکور کردویانە بە موختار و ئەم تالەیە لە ناو گروپ و شەبەکەی ئاسۆ ئەڵمانی بووە ناوبرا و خەڵکی گوندی شۆراوە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەتا یەک قەرنیکە باسی دزی و بێشەرەفی ئەمانەکەی کۆتایی پێنایەن هەمووشی کە دائەنیشێ بەداخەوە کۆمەڵی خەڵک دەوری ئەیە بۆ پارە بۆ خواردنەوە بۆ ڕابواردن کاگاسەوە کا فڵان ئەلەم بابەتان بۆیە ئاسۆ ئەڵمانی سەرەتا زەویە گران بەهاکانی ئەوەی کە بۆ بازرگانی ئەوانە بێت داگیری کردووە دەیفرۆشێتەوە لە شەڕی داعشەوە تا 16 ئۆکتۆبەر ئاسۆ لەو ناوچەیە هەمەکارە بووە دوان 16 ئۆکتۆبەر لە ڕاکان جبوری نزیک کەوتۆتەوە و ڕاکان بۆ ئەوەی کە یەکێتی کێشەی بۆ دروست نەکا بێدەنگی هەڵبژاردووە لەو ناوچە کوردیانی کە ئاسۆکان چی لێ ئەکەن بالێ بکەن ئەو حەقی بەسەر ئەو مۆزوعەوە نەبوو اینجا خۆشەویستانی ئارام ئەحمەد دروستکردنی مەکتەبی سیاسی کەرکووکینی یەکێتی و جێگیربوونی ئاسۆ ئەڵمانی لەو شوێنە وای کرد
تەماعی زۆ زیاتر بووە بۆیە بە درێژایی مەدخەلی چوونە کەرکووک واتە سیلسیلەی سێکانیان کۆتاییەکەی بۆ خەتی کەرکووک و سلێمانی هەروەها ئەو شوێنەی کە ئێستا باسم کرد پێی ئەڵێن 730 پێی ئەڵێن تاوەکو گەراجی پەنجا عەلی بە سەدان دۆنم زەوی هەمووی بەشبەش کراوەوە ئاسۆ فرۆشتوونی و ئەوەشی نەفرۆشاوە دانراون بۆ ئەوەی کە لە مۆلا بیانفرۆشیت خاڵە ئومێدێکیش هەیە لەناو ئەم یاریەیە کە موسیبەتە شەبەحەکەی ئاسۆیە خەڵکی شارە زۆرە هاوڕێتی لە هەموو بەڵبەندەکانە ئەم هەتیوی لەگەڵا بووە قاسە و عەقڵ و سنووقە ڕەشەکەی ئەم ئاسۆیە خاڵە ئومێد جێگری مەڵبەند و بەرپرسی ئیداری گشتی کەسێکیان نییە کە ئەمە نەناسێت و نەزانێت کە بەم جۆرەیە خاڵە ئومێد واجهەیەکە لەناو تەفاسیل و ساختکردنەوەی زەویەکان و پارەوەرگرتن و سەرپەرشتی پاسەوانیان ئەکات بۆ هەموو جۆرەکان بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد هەر یەکە لە خاڵە کاکەمەد و هەڵکەوتی ئاسایش و ڕەوەندی مەڵبەند و برایشی ڕێبوار تەهاش بە ناوی سیروان ئەوش ئێستا شوقەی لێ دروست کردووە بە تەنیشت بارگەکانی پارتی کە ئێستا سوپای پارتی تێدایە خۆشەویستە بۆیە ئێستاش ئەم موختارە تازیان داناوە تالیان لا بردووە تا کەسەکە زیاتر نزیک بێ لە خۆیان و چی بوێ ئەمە بووی بکەن دوو بەرپرسی ئەو هێزە ڕەشەی کە ئاسۆ دایناوە على ساس کەرکووکمان بۆ ڕزگارەکە باشە بە ناوی قادر و عاسی مراد خوادەی پاسەوانی ئەم زوجەدەی و ئەم پاشاگەدیانی ئاسۆ ئەکەن و خۆشیان لە چەندین جێگا داگیرکاریان کردووە خۆیان دەوڵەمەند کردووە پارەی باشیان پێیا کردووە باشە خۆشەویستانی من ئێستاش کەسێک بە ناوی فەلاح عەزیز میران لەلایەن خاڵە ئومێدەوە تەخویل کراوە زەویەکان ساخت بکاتەوە بە بلۆک و زۆن دەیان فرۆشێ هێندە دەوڵەمەند بووە ئەوش حسابی خۆی نازانێ ئەم فەلاح ناوە ئێستا هەموو شتەکان لای خۆیەتی و هەرچی و دەکاری هەیە دەیزانێ و تازەترین ناو کە ئێستا خەڵکی کەرکووک لە مەکتەبی سیاسی یەکێتیان ناوە ئازانی ئەڵەن چی خۆشەویستان ئەڵەن مەکتەبی عەقارات بۆ فرۆشتنی زەوی و زار ئێستا مەکتەبی سیاسی یەکێتی ناوی مەکتەبی سیاسی نییە بەخۆش بۆ شازایتان ناوی مەکتەبی عەقاراتە بۆ فرۆشتنی زەوی و زار باشە بۆیە ئەمەی کە ئاسۆ ئەڵمانی لە کەرکووک کردوەتی بەڕاستی نمونەی نییە سێ چۆڕش بەر لە ئێستا ئاسایشی گشتی سلێمانی داوایان لە ئاسایشی کەرکووک کردووە زانیاری پێ بدەن لەسەر زەویەکانی شورا و کەرکووک کە هەڕاش ئەکرێ دەفرۆشێ لەلایەن ئاسۆ ئەڵمانیەوە باشە کلیەیەکیش هەیە بە ناوی کلیەی ئەلقەڵەم لە کەرکووک خوار گوندی چیمەنی نزیک کەرکووکە ساڵی 2019 ئەمە دروست کراوە پرۆژەیەکی زۆر بە قازانجا و پارە زۆر ئەهێنێ و ئەهلیە واتە حکومی نییە لەلایەن حاجی یعقوب خەڵکی پردێ دانیشتووی هەولێر لەگەڵ ئاسۆ ئەڵمانی بەشەریشی لە کەسێکیان کڕیوە بە ناوی حاجی کامەران ئەحمە ئەمین کڕیویانە بۆ خۆیان و پارەی پێ کرد باشە کەسێکی تریش بە ناوی بۆی هەربیان ناسن بە ناوی عەدنان ئەحمەد ناسا و بە عادە شۆڕیجەیی پێشتر مدیری مەکتەبی ڕزگار عەلی بووە ئێستا لای ئاسۆ ئەڵمانیە یەکێکە لە دزە گەورەکان ئەویش بە ناوی نەری ئاسۆ ئەڵمانی دانراوە لە ناو بینایی پارێزگای کەرکووک بۆ وەرگرتنی چیزانیت هەر پرۆژەی هەشتێ بە وەرگرێت و بۆ خۆی ئەمانە ئەیهێنن بەشێکیان ئەفرۆشن بەشێکیان هەر وەهمە بابڵێ هەر بە وەهم هەر بە قسێ ئەیفرۆشن پارە لە خەڵک ئەکێشنەوە بۆیە ئێستاش خۆشەویستان هەر یەکە لە کوڕەکانی کۆسە ڕەسوڵ دەرباز و شاڵاو نیازی دانانی نووسنگەیەکیان هەیە لە کەرکووک لەسەر داوای ئاسۆ ئەڵمانی باشە ئاخر ئاسۆ ئەڵمانی پەرۆدەی کۆسەتە خۆشن ئەزان کۆسە چ دزێکی زەبەلاح و گەورەیە و ئەیزان کە چی دزیوە بەڕاستی باش نییە لەسەر حسابی ئەو خەڵکە ئاسۆیش پەرودەسی ئەم کۆسە ڕەسوڵەیە باشە و ئێساش کوڕەکان لەگەڵ ئاسوان نزیکن لەیەکە دەیانەوێت یەک گتوانەتر دژی ماڵباتی تاڵەبانی خۆیان وەکو دوو هێزی هەولێر کەرکووک ڕێک بخەن خۆیان نمایش بکەن لە بەرامبەر ئەمانە طبعا خۆ مەسائلی فکر و ئەمان لە ئارانیە تەنها مەسەلەی پارە و بەژۆندی تایبەت و پۆست و ئەم بابەتانە باشە اینجا ئاسۆ ئەڵمانیتان با پێ بناسێن خۆشەویستان طبعا من لە ڕاپەڕینەکەەوە ئەو مۆزوعانە بیرتای دەسیوکی ئاویشە ئاسۆ پێش ڕاپەڕین چۆتە وڵاتی ئەڵمان سەروبەندی ڕاپەڕین گەڕاوەتەوە ئەم کابرایە پێشتر پەیوەندی لەگەڵ مخابراتی عێراقیە هەبوو ئەمە لە کاتێکدا ئاشکرا بوو کە مەلەفەکەی دەستی بەسەرای گیرا لەگەڵ سەدان و هەزار مەلەفی تر مەلەفەکەی ئێستاش لای جەلات تەڵەبانی و لای جەلات جەوهەریش هەیە هینی ئاسۆ ئەڵمانی کە پەیوەندی بە مخابراتی عێراقیەوە بووە و بەعسی بۆ بەڕاستی لە سوێشی ئابا کە پارتی و بەعس هێشیان کرد ئاسۆ دیار نەما من لە بیرمە چەند ئاسۆ گیراوە بە ئەسینی باشە جالایەکی تێکان بوو بە خەمێژی گەورە و ئای کاکە ئاسۆ گیراوە و لای حکومەتی بەعس و ئالەم بابەتانە هەر کەسێک بە جۆرێ کردوێن بە پاڵەوان دوجار ئاشکرا بوو کە بەعس گرتویانە دوای مانگێک ئاسۆ حەسب ئوسوڵ هاتەوە
وتیان گویا بە پارە ئێمە ڕزگارمان کردووە بەڵام ئەمە گوتین درۆ دەرەستە بوو ئەو بەعسی بوو کاتە جێشی عراقی ئەیگرێ ئاسۆ کۆدێکی پێیە کۆدی مخابراتە ئەچێ ئەیا بەوان ئەوانش ئەگەڕێن بەسەر ئەولیات و مەلەفی ئالەم بابەتانەکە دەرەکەوێت کە ئەمە ڕاستەکە و ئەم کۆدە ڕاستە و پیاوی مخابراتە ئازادیان کرد و هاتووە بۆ کوردستان باشە اینجا ئازیزان ئام ئاسۆ ئەڵمانیا لە کۆڵنی ئەڵمانیا دەیان شوقی دروست کردووە چەندین ڤێلای هەیە جگە لە ژنەکەی ڕژنێکی ئێرانیشی هەیە کچێکی 20 ساڵانە کاکە لە ڕاقیترین و گرانبەهاترین شوێنی کۆڵنا هەیەی گروپێکیش هەن لە پیاوەکانی کە لە کۆڵنا سەرپەرشتی ئەم کارانەی ئەکەن و کاتی خۆی بەلایەوێ باسم کرد بۆ هەمووتان یەکێکە خستمە ڕوو دوای کۆمەڵ ڕەشیان لێکردم ئارامەحمەدیین بۆ داناخووە ئەکەن واکەن ڕەش و ڕەشەنیان بەڕاستی لە سێمای چەندین تەلاری هەیە لە یۆنان هەیەی لە بەریتانیا هەیەی باشە لەگەڵ مارکۆسدا شەریکە باشە پێکەوە شەریکن لە دزین و سەرۆت و سامانی ئەو میلەتە جا ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە چیرۆشی ئاسۆ ئەڵمانی بوو ئەمە چیرۆشی ئەم شەڕژنێژ بوو کە لە سۆشیال میدیا باسم کرد من لە هەفتەی ئایندە چەند کاتم هەبوو بەڕاستی ئێمە خزمەتی ئێوە بۆ بابەتێک لەسەر مەسائلی پیاوسالاری کە ئەم کۆمەڵگەی ئێمە ئاوای دێت خۆشەویستە بابە لە ئەوروپایشا کۆمەڵی مەواسە هەیە بەڵام بەڕاستی ئاوان نییە کاکیجە دەوڵەمەنی ئەوروپا ناتوانێت کچی خەڵک بڕفێنێت دەوڵەمەنی ئەوروپا ناتوانێت داوای عیلاقە لە ژنێکا بڵێ ئەگەر لەگەڵمانەیەکی ئەو مەلەفە بۆ دروستەکەم ئێستا ئێمە ئاوای جیرۆ دەبین لە حقیقەتە ئێستا ئێمە وامان لێ هاتووە تەنانەت لەگەن نزیکترین کەسی خۆمان ناتوانین قسە بکەین باشە هەموو قسەیەکە لوغزێکی تیابوو ئەبێ ئێمە ئاگامان لێ بێ کاکە بۆ لەبەرەی ئەم دەسەڵاتە چ پارتی چ یەکێتی ئەوەندە بێ قیمەتە باشە یەک ئاوەشە لەگەڵ ئێمە مەنە ناکە لەبەرەوە دوا پەیامم بە هەموو ئەو کەسانە ئەدەم کە ڕاخنەگری یەکێتی و پارتین زۆر ورای ئەم شتانە بن کاکە لەگەڵ ژنی خۆتانە ئەو قسانە مەکەن بابە وەڵڵا ئەی بە پیا و مۆبایل گرێ بەدەستێ و ئاوا بێت و باسی مەسەلەی سێکس و ئەلەم بابەتانەکە وەڵڵاوە ناپیاویە کاکە عیبە عیب بابە ژنێکتان خۆشەوێ عاشقی ژنێکن ژنێک خۆی سە بەخوا خۆشەویستی ژنەماوە بە باش بیزانین ژنێک عاشقتانە بڕۆن لە شوێنەکە یەکتر ببین چاوتان دەرەهات و تەواویتن تەلەفۆنە چی ئێوە داینش ئەوواکن کاکە لە دوایشا کە بڵاو ئەبێتەوە مەڵێن وای وەڵات پاراستنی فێڵی لێکردین مەڵێ خستینی داو کاکە کە من شتێکی ڕوت و قۆڕم لەم مۆبایلە هەبوو کە ون کاکە لێم ون بوو نابێت لێ لە کەسکەم بڵێم ئای مۆبایلەکەم ها کراوە مۆبایلەکەم براوە میمێ تۆشتەکە هەبوو کاکە ها کرابیت و لێون بوو بێت و برابێ تۆشتەکە هەبوو کاکە ئەبێ خۆت ئاگالەقنی خۆ بێ کاکەجە ئاگالەقنی خۆ نەبوو ئەی دۆڕێن عەزیزەکەی من چاوەڕاستەکەی عیب کاکە تۆ پیاون کاکەجێن هەتانە سەری بۆز بووە کاکەجیان هەمووی سپیس بێت تەقریبەن 50-60 ساڵە کاکە وەڵای عیبە بە قورئان تۆ مراهقی تۆ چ دابایشی کاکە مەیکرد تۆ ئەوە من بابەتەکەم بۆ باسکردن ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە ڕاستی مۆزوعەکان بوو هیوادارم کە سوودێکم پێگەیان دەبن هیوادارم کە لە ڕاڕایی و ئەوانە و دوورم خستە بنەوە هیچ عیلاقەی بەسەر ئەو مۆزوع مۆبایل و بێن و بەرەو ئالەم بابەتانەوە نییە شەڕژنە تۆ کورت و کرمانچی ئیتر خواتان لەگەڵ و پۆلیس و ئاسایش و دژەترۆر و زانیاری هەرچێکیان وت پێشەوانەکەی ڕاست ئەو لە منی بیست من خۆم یاساکەم بۆ جۆرەیە کاکە هەرچێک ئەوان وتیان پێشەوانەکەیکم پێشەوانەکەی ڕاستە چونکە بڕوان پێیان نییە متمانەیان نەماوە درۆزن ئەمانە شەوانە بەیەکەوە خۆنەوە باسی شەرەفی خەڵکەکەن بۆم باس کردن قەسەم بەخوا دکتۆرێکی برادر لە ئەوروپاوە گەڕابووە بۆ سلێمانی لە سیتەک دەعوەتیان کردبوو وتی بەخۆمەوە 5 دکتۆر بووین یەکێکیان وتی ئەمڕۆ 2 عەمەلیاتم کردووە بە تەزویر تۆ سەری دکتۆری ئەو کوردستانە کە خۆشەویستانی من پشم بۆ لای پێویستیم بە عەمەلیات نەبێ لەبەر خاتی پارەکە عەمەلیاتم بکە وتی وڵی من سیانم کردووە یعنی تۆ بێ عەمەلیاتی من بکەی لەبەر کە پێویستم بە عەمەلیاتەکە نییە تەنها لە پێناوی پارەکە چییە من متمانە بە چێ بکەم بە دادوەر بە پۆلیس بە ئاسایش بە دژەترۆر بە کۆماندۆ ها بە دکتۆری بکەم بە حاکمی بکەم خۆ گێل نیم کاکە چۆن باوەڕ بۆ ناکەم کاکە نەعوذ بالله تەنها بڕواتان پێکەم بڵێن خوایە ئیتر بڕواتان پێ ناکەم بۆ هیچ بابەش بەیانی بڵێن مازەڕەشە این بڵێن ماسپیە قەسەم شوێنە خۆمەڵێ ماس ئەوتێ هەیە هەر ڕەش بووە قەت ماسی سپیم نەبینم ماسی ڕەشم بینیوە تەواو ئەمە یاسای ئارام ئەحمەد کاکەچ دەیتر خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێرچن سەر چاوەکان مات